سەبارەت بە خواردنەکانیش کە بە شێوەیەکی گشتی باز بکەم، ئێمە هەوڵمان داوە تەواوی خواردنەکانی هەموو ناوچەکانی کوردستانی تێدا بێت. بۆ نمونە ئەگەر باز لە بامیە بکەین کەەوە خەڵکی هەولێر زۆر حەزیان لە بامیە و لە گۆشتە ئێمە تێمان کردووە، یاخود لە باسی فاسوولیا بکەین کەوا یاخود کولەکە کودی کەوا خەڵکی سلێمانی حەزیان لێ ئێمە تێمان کردووە لە جەدوەلەکەی خۆمان. و هەروەها بابەتێکی ترکەوە لە خواردنی بەناوبانگی هەرێمی کوردستان بەناوبانگە ئەویش پێی دەگوترێت قەلیەی ئاکرێ. ئێمە هەوڵمان داوە تەنانەت قەلیەش دروست بکەین بە تام و چێژی قەلیەی ئاکری هەروەکو معروف و ناسراوە. و هەروەها ئێمە کۆمەڵێک بابەتی ترمان هەیە وەکو فاسوولیایە کولەکەی یاخود با بڵێم کودیە و هەروەها باینجانە تەپسیە و نۆکاومان هەیە و ئێمە خواردنی سبەینانی سوپاس لە بەخوای پەروەردیگار بەبێکەم و کوڕیا نیسکمان هەیە هەموو ڕۆژێک و جاروباریش نۆکاومان هەیە نۆکاوی سبەینان سەرڕایەوەی کەوا کۆمەڵێک پەنیری کوالێت بەرز و هەروەها هێلکەمان هەیە سەرڕای ئەوەی کەوا بەڕاستی لە چا لە قاوە لە شیر لە هەموو بابەتەکانی تری سەوائیل و شلیەکان ئێمە بەڕاستی خزمەتی حاجیانی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەوەی کەوا تەندروست باش بن و بەهێز بن بۆ ئەوەی کەوا لە ڕۆژی عەرەفە و لە ڕۆژی تەرویە و ڕۆژەکانی تری مینایە بتوانن بە جوانترین شێوە ئەرکە واجبەکانیان جێبەجێ بکەن. بەڕاستی ئەم ساڵ زۆر تایبەتە لەبەرێ من خۆشم لە سلێمانی چێشتخانەم هەیە مەطعەمم هەیە بەڕاستی خواردنەکانیان ڕێک و پێکە و خزمەتی و خەڵکاکەن دەستان خۆش بێ و سەلامەت بن خوابتان پارێزێ. بەڕاستی شتەکان هەتاو لێ ڕێک و پێک و بێ نوقسانیە. دەست و چاتان خۆش بێ خۆش زاتان بەتۆ ئینشاءڵڵا.